لە مامزۆرابی کوردەوە بۆ یەڵدرم و یاغموری تورکی داگیرکاری کەلتوری لە ڕێگای پەروەردە و خوێندنەوە سڕینەوەی ناو کەسایەتیە کوردەکان لە زەینی منداڵانی کورددا لەگەڵمان بن دامەزراوەی میدیایی کۆک داگیرکاریشی نەرم و مەترسیدار ئاشکرا دەکات. لەم ڕۆژانەدا گۆڕین و شێواندنی پەرتوشی پەروەردەی ئیسلامی پۆلی دوی بنەڕەتی و تورکاندنی ناو کەسایەتی کوردەکانی بوو بەسەر باسی تۆڕە کۆمەڵایەتیەکان. لەم بارەیەوە نووسەر و مێژوونووسی کورد سۆران حەمەڕەش بەهێنانەوەی بەسەرهاتێک شیکاری بۆ ئەم چەواشەکاریە دەکات و دەڵێت لە ساڵی 2006دا ئەو کاتەی جاک شیراک سەرکۆماری فەڕەنسا بوو بەرپرسی بازرگانی یەکێتی ئەوروپا پیاوێکی فەڕەنسی بوو بە ناوی ئێرنست ئانتۆین. ئێرنست لە کۆبوونەوەیەکی سەرکردەکانی ئەوروپادا راپۆرتی ساڵانەی دارایی دەخوێندەوە. بەرپرسی بازرگانی کە فەڕەنسی بوو گوتی زمانی بازرگانی ئینگلیزیە، لەبەر ئەوە بە ئینگلیزی راپۆرتەکە دەخوێنمەوە. جاک شیراک لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنسا وەک دەربڕینی ناڕەزایی بەیەکەوە هۆڵەکەیان بەجێهێشت. با بزانین نووسەر مەبەستی لەم نمونەیە چییە؟ سۆران حەمەڕەش دەڵێت ئەم نمونەیەم هێنایەوە بۆ ئەوەی کە ڕوونی بکەمەوە پاراستنی زمان و فەرهەنگ چۆن لە هەموو جیهاندا و لە چی ئاستێکدا بەهەند وەردەگیرێت. پاراستنی زمان و فەرهەنگ ئەرکی سەرشانی هەمومانە، بەڵام ئەو ئەرکە زۆر گەورەترە بۆ ئەوانەی لە پێگەی بەرپرسیارەتیدان. پەیامی جاک شیراک و وەزیرەکەی ئەوە بوو کە زمان و فەرهەنگمان گرنگە و دەبێت بەبایەخەوە سەیری بکەین. لەم ڕۆژانەدا چەند پەڕەیەکی پەرتوشی پەروەردەی ئیسلامی پۆلی دووەمی سەرەتایی خراوەتە ڕوو. لەو پەرتوکەدا کە بە زمانی کوردی نووسراوە ناوەکانی یەڵدرم، دەنیز و یاغمور بەکارهاتوون. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە پەروەردەی ئیسلامیە یان پەروەردەی تورکی؟ ئەگەر پەروەردەی ئیسلامیە لە کوردستان دانراوە یان لە تورکیا و چێدایناوە؟ ئەو ساکە ئێمە مناڵ بووین باسیەکان لەسەر حکوم بوون. لەوانەی کوردیدا بە ناوەکانی وەک مامزۆراب و دارا ڕادەهێنتین. ئەوانەی ئەو پەرتوکەیان دانابوو ئەمان جان ئەوە بوو کە منداڵی کورد فێری خوێندنی کوردی ببێت و ئاشنای بکەن بەناوە کوردیەکان و فەرهەنگەکەی. ئەمڕۆ دوای زیاتر لە 50 ساڵ بەپارەی ئەم میلەتە و لەسەر ئەرکی خۆمان لە ڕێگەی زمانی کوردی خۆیەوە منداڵەکانمان هەر لەو تەمەنەوە بەناوە تورکەکان ڕادەهێنین. هەندێک لەوانەی کە بە هەزردا گیرکراون گورج ئەمە بەڕەگەزپەرستی لە قەڵەم دەدەن، بەڵام سەرکردەی وڵاتێکی دیموکراسی کۆبوونەوەیەکی گرنگ بەجێ دەهێڵێت لەبەر خاتری ڕێز بۆ زمانەکەی و کەسیش پێی نەگوت ڕەگەزپەرستیت. ئێمە لە 5 وڵاتدا هەوڵی تواندنەوە و لەناوبردنی زمانەکەمان دەدرێت. سەرەڕای ئەوە بە پارە و لەسەر ئەرکی خۆشمان برە و بە زمان و فەرهەنگی تورکی دەدەین. لە کاتێکدا بۆ دەیان ساڵ لە وڵاتی تورکیا هەزاران کورد تووشی زیندانی بوون تەنها لەبەر ئەوەی کە بە کوردی قسەیان دەکرد. ئەحمەد کایە خەریک بوو لە ناو هۆڵێکدا بیکوشن هەر تەنها لەبەر ئەوەی کە گوتی من کوردم و بە کوردی گۆرانی دەڵێم.